بەرەو پێشوازیکردن لە ڕۆژی جیهانی ژن. سبەینێ 8 مارس ڕۆژی جیهانی ژنە. بەهۆی ئەوەی کە دەوڵەتە بورژواییەکان نەیانتوانیوە ڤیرۆسی کۆرۆنا و نەخۆشی گشتگیری کۆڤید-19 کۆنتڕۆڵ بکەن، ئەمساڵ ژنان بەتایبەت ژنانی کرێکار لەگەڵ ئەندامانی بنەماڵەکەیان دیلی ناو ماڵەکان و بەناچار لا بەڕێوەبردنی ڕێوەڕەسمی ڕۆژی جیهانی خۆیان لە شوێنە گشتیەکان بێبەرین. ئەوان لەم ڕۆژەدا لە جیاتە بەشداریکردن لە میتینگ و ڕێپێوانەکان ناچارن درێژە بەکاری تاقەتفرۆکێنی ناو ماڵ بدەن. ژنان ئەگەر لە ماڵیش بێنەدەر خەریکی کاری بەرهەمهێنان و خزمەتگوزاری دەبن و مەترسی توشبوون بە نەخۆشی کۆڤید-19 هەڕەشەیان لێ دەکات. ژنان لە ناوەندەکانی وەک نەخۆشخانە، وەک کرێکاری خزمەتگوزاری تەندروستی و دەرمانی، بە مایەدانان لە تەندروستی و گیانی خۆیان کاری درێژماوەی پاراستنی نەخۆشەکانی توشبوو بە کۆڤید-19 ئەنجام دەدەن و بەهۆی کەمبوونی کەرەستەی پارێزگاری لەوانە دەستگای هەناسەدانی دەستکرد ژمارەیەکی زۆریان گیانیان لەدەستاوە. لەوەها بارودۆخێکدا بەناچار زۆربەی ڕێوەڕەسمەکانی 8 مارس ڕۆژی جیهانی ژن بە شێوەی ئەنلاین بەڕێوە دەچێت. بەپێی تێگەیشتنی ماتریالیستی و وتەکانی ئێنگێلس، فاکتەری چارەنووسساز لە مێژوودا لە دوا لێکدانەوەدا بەرهەمهێنان و دووبارە بەرهەمهێنانەوەی ژیانی بێپسانەوەیە. بەڵام ئەوەش بە نۆرەی خۆی خسڵەتێکی دوولایەنەی هەیە. لەلایەکەوە بەرهەمهێنانی پێداویستی ژیان لەوانە خواردەمەنی، پۆشاک، سەرپەناو ئەو ئامرازانەی کە بۆ مرۆڤ پێویستن، لەلایەکی دیکەشەوە بەرهەمهێنانی خودی بوونەوەری مرۆڤ. ژنان هەر لە سەردەمی سەرەتای ژیانی مرۆڤەوە هەتا ئێستا لەم دوو بوارەدا بە شێوەی شیاو چالاکییان کردووە و دەستکەوتە چارەنووسسازەکانی ژیانی مرۆڤ لەم دوو بوارەدا بەرهەمی کار و ڕەنجی ئەوانە. ئەوان بەر لە چینایەتی بوونی کۆمەڵگا لە بەڕێوەبردنی کۆمەڵگاکاندا ڕۆڵی شایستەی خۆیان نواندبوو و لەو بوارەدا پێگەیەکی باڵایان بەدەست هێنابوو. بەڵام لەگەڵ شکڵگرتنی کۆمەڵگای چینایەتی و لەگەڵ موسڵگربوونی بەرابەرە ژنان وێڕای پاراستنی ڕۆڵی خۆیان لە بەرهەمهێناندا لەلایەن پیاوسالاری جێکەوتوو لە ناو ئاین و دەسەڵاتدا لە ئیمکانی بەڕێوەبردنی کۆمەڵگا بێبەری کران. هەر بۆیە ژنان چەند هەزار ساڵە بۆ پاراستنی مافەکانیان و بەهێزکردنی پێگەی خۆیان ناچار بوون لەگەڵ ئاین، پیاوسالاری و دیکتاتۆرە دەسەڵاتدارەکان و چاوسێنەران کێشمەکێش و خەبات بکەن. ئەم خەباتە لە سەردەمی سەرمایەداریدا دژوارتر بووەتەوە و جەوهەر و شێوازێکی جیاوازتری لەگەڵ سەردەمی زەویداری و کۆیلەداری بەخۆی گرتووە. بەڵام ئەم خەبات و کێشمەکێشەی ئەمڕۆ لە ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا سەخت و تاقەتفرۆکێن بووەتەوە. کۆماری ئیسلامی دەسەڵاتێکی سەرمایەداری و ئاینیە. ئەم دەسەڵاتە بە پێچەوانەی دەسەڵاتە لیبراڵەکان کە قبولکردنی بەرابەری یاسایی ژن و پیاویان بەسەردا سەپاوە بە شێوەی ئاشکرا لە تەبلیغاتەکانیاندا بەرابەر نەبوونی ژن و پیاوی لە جار داوە. ڕژیمی ئیسلامی ئەم بێمافیانەی لە یاساکانیدا گونجاندووە و بۆ داسەپاندنیان ڕێکخراوی پۆلیسی و ئەمنی پێکهێناوە. کەوابوو ئەو خەباتەی کە ژنان و پیاوانی داکۆکیکاری مافیژن لە ماوەی 42 ساڵی ڕابردوودا بۆ ڕێگری لە پێشێلکردنی ئەم مافە دابینکردنی داخوازیە مرۆییەکانیان و پاراستنی پێگا کەرامەت و ئازادیەکانیان ئەنجامیان داوە گەلێک دژوار و ئاڵۆز و شیاوی ستایشە. یەکێک لە بوارەکانی خەباتی ژنان لەگەڵ کۆماری ئیسلامی حیجابی ئیجباریە. ڕژیمی ئیسلامی هەر لە سەرەتای گەیشتن بە دەسەڵات یەکەمین هێرشەکانی خۆی بۆ سەر کرێکارانی بێکار و ژنان دەست پێکرد. خومێنی کە لە بەشداریکردنی بەرینی ژنانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب لە شۆڕشی 57دا ئاگادار بوو، لە 8 مارسی 1979 بەرابەر لەگەڵ 7 ڕەشەمەی 1357 هەتاوی
فتوایدا کە ژنان لە ئێدارە و وەزارەتخانەکاندا پێویستە بە پۆشش و حیجابی ئیسلامیەوە حوزوریان بێت. ژنانی سێکۆلار، سۆسیالیست و دژبەری دەسەڵاتی ئاینی توانیان بە 6 ڕۆژە خۆپشاندان و ناڕەزایەتی پاشەکشە بە حکوومەتی نوێ بکەن. لەوێدا بوو کە سەرانی ڕەوتی ئیسلامی بەوە گەیشتن کە بۆ سەقامگیرکردنی دەسەڵاتی ئیسلامی لەگەڵ چە حریفێکی بەهێز بەرەوڕوون. ژنان لە بواری ئابووری، سیاسی، کۆمەڵایەتی و کولتوریەوە کۆمەڵێک داخوازیان هەیە کە بۆ وەدی هاتنی ئەم داخوازیانەیان بەردەوام هەوڵیان داوە و لەگەڵ کاربەدەستانی کۆماری ئیسلامی بەرەوڕوو بوونەتەوە. لەو نێوەدا مقاومەتی پەیگیر و ناڕەزایەتی و خەباتی بوێرانەی ژنانی پێشڕە و بەرامبەر بە داسەپاندنی حیجابی ئیجباری دام و دەستگای پۆلیسی حکوومەتی ئیسلامی کڵۆڵ و داماو کردووە و هەتا سەرلێواری شکست خواردن بردوویەتی. لەو کاتەوە کە تاهێرا قورەتۆلعەین حیجابی لەسەری خۆی کردەوە تا دەستپێکی دەسەڵاتی ئیسلامی لە ڕێکەوتی 22 ڕێبەندانی 1357 هەتاوی و لەوێوە تا ڕێکەوتی 6 بەفرانباری 1396 هەتاوی کە ڤیدا موحیدی لەسەر بەرزایی شەقام ڕووسەریەکەی بەدارێکەوە بەست، خەبات، مقاومەت و ناڕەزایەتی دژ بە حیجابی ئیجباری درێژەی بووە. لە ئاکامی وەها کەمپەینێکی پڕهەزینە و گیانفیدایانەدا بێگومان دەتوانین بڵێن کە ڕژیم سەرەڕای بەکارهێنانی هێزی ڕێکخراوی پۆلیسی، گەشتە جۆرە و جۆرەکان، مەئمورانی بارهاتوو داسەپاندنی هەموو جۆرە وەحشیگەری و کردەوەیەکی دژە مرۆیی لە داسەپاندنی حیجابی ئیجباری بەسەر ژناندا شکستی خواردووە. لە ڕۆژی جیهانی ژندا پێویستە لەسەر سەرکەوتنەکانی ژنان لە ئێران و باقی وڵاتانی دیکەی جیهان پێداگری بکرێت. بەڵام ئەم حەقیقەتە بنەڕەتیە نابێت لەبیر بکەین کە ئەوە نیزامی سەرمایەداریە کە لە ڕێگەی ئاین و پیا و سالاریەوە درێژەی بە بارودۆخی ژێردەستبوونی ژنان داوە تا لە بوار ئابووریەوە حەقدەست و خزمەتگوزاری کەمتری بۆ بەڕەسمی بناسێت و کاری ناوماڵی بێبەرامبەری بەسەردا بسەپێنێت و لە بواری سیاسی و خەباتدا لە نێوان ژنان و پیاوانی کرێکاردا ناکۆکی و دووبەرەکایەتی بنێتەوە. هەر بۆیە وەدەستهێنانی هەر مافێک لە چوارچێوەی یاسا و ڕێسای ئەم نظامەدا سەرەڕای هەر ئاڵوگۆڕێکی ئەرێنی کە دەتوانێت لە بواری ژیان و کاری ژناندا بیخولقێنێ ڕیشەی ستەمی داسەپاو بەسەر ژنان کە خودی نیزامی سەرمایەداریە بنبڕ ناکات. هەموو دەستکەوتێک پێویستە لە پێناو ڕزگاربوونی ژنان لە کۆتوبەندی سەرمایە لە پێناو دامەزراندنی سۆسیالیسمدا بەکار بگیرێت. پیرۆز بێت 8 مارس ڕۆژی جیهانی ژن.